لەسەر ئەو بابەتە لەگەڵ میوانەکانم قساکەم. کاگاری دووبارە بەخێر بنەوە کاک نژیار خۆشحاڵم ئەمڕۆ ئێوە لێرەن لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. وەکو کۆمپانیاکەی ئێوە چەند ساڵە لە هەرێمی کوردستان کارەکەن ئەو ئاستی ئێستا پێی گەیشتون لە ڕووی بەرهەم و کوالیتیەوە لە چه ئاستێکدا لە پێشانگاکە دەرخەری ئەوەیە ئایا ئێوە گەیشتونەتە چه ئاستێکی ستاندارد گیانین یاخود چۆن کارەکەن؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە خاتون. ئێمە وەکو کارگەی پۆلێکە ئەزمموی زیاتر لە 25 ساڵمان هەیە بە دروستی 11 ساڵە کارگەکەمان لە شاری هەولێر کردوتەوە. زۆربەی کارمەندەکانمان محەلی وەکو ئێستا خۆمان بەڕاستی خۆشحاڵ دەبینین چکە بە پێوە ئەزمونە زۆری هەمووانە کە خۆمان بەراورد دەکەین لەگەڵ ئەو بەرهەمەکانی تردا دەبینین هەموو بەرهەمەکانی ئێستامان بەڕاستی لەگەڵ ستانداردی دەرەوە زۆر گونجاوە و دەشێت سەلەن بڵێن ڕێکابەری وانیش دەکەین پێشکەوتنێکی زۆر باش هەیە و زۆریش لە دەوڵەتەکانی جیاوازترەوەش دیتومان لەو پێشانگایەدا هەن بەڕاستی خۆمان بە ڕێکابەری وانە دادەنێن لە ڕووی کوالیتیەوە هەموو براندەکان نەک بەس ئێمە. ئەوە زۆر باشە کەواتە پرسیاری زۆر زیاترمە بێ بۆ تۆ بۆی بزانین کە ئەم بەرهەمانەتان ڕێکابەرێتی چۆن ئەکە ئەمە دواتر قسەی لەسەرەکەین کاک نژیار بەڕێستان لە چ بوارێکداوە بەرهەمەکانتان کە لێرە نمایش کردو چۆنە بە تایبەت لەو کاتۆ کە پێشەنگە کراوەتەوە لە نزیکی کاتژمێر یاستەونیەوە ئەو کەسانی لێرە بوون لە بازرگان خاوەن کۆمپانیا سەردانی کار چۆن هاتن و چۆن بەدەنگ بەرهەمەکانی ئێوە ئێمە کۆمپانیای سەفرا زیاد لە 25 ساڵە لە بواری خۆراکی ئایشەکەین لە سەرەتای شەکەمانەوە بە هاوردەکردنی بابەتەکانی خۆراکی دەستمان پێکرد لە وڵاتانی دەرەوە لە ئەوروپا لە ئێران لە تورکیا لە ئیمارات لە دووە لە عەرەبیەکانی تر هاوردەکردنمانە کرد و لە بازاڕی عێراقامان فرۆشتەوە بەڵام لەم چەند ساڵەی ئەخیرا کە زانیمان وڵاتەکەی خۆمان توانای بەرهەمهێنانی ئەم شتانەی هەیە بتوانین کە بابەتێک دروستکەین بە کوالیتی و ستانداردی وڵاتانی تر بێت دەست کارگەی لە بەنیات و ماست و پەنیرمان دروست کردو دێرە کە هیچێکە لە گەورەترین کارگەکانی کوردستان و عێراقیش لە قەزای کەلاردامان ناوە. باشە ئەو بەرهەمانەی ئێوە هەتانە لە واتە لە ناوخۆ ئامادەیەکەن ئێمە هەم بەرهەمی هەناردەکراومان هەیە لەگەڵی شا کارگی ناوخۆیمان هەیە لە ڕووی شیرەمەنیەوە ئێوە لە ڕووی شیرەمەنیەوە بەرهەمی ناوخۆیی ئەینێرنە چەند شوێن جان ببوورە ئێوە بۆ کوێی ئەنێرن ئەم بەرهەم بۆ هەموو بازاری عێراق ئەنێرین و کەمکەمەش لە دەروی وڵاتیشەوە داواکاری لەسەرە لە وڵاتانی دراوسێەوە. زۆر باشە کاگاری جەنابەت وتە ئێمە ڕکابراتی بەرهەمی دەرەکیشەکەین ئەمە چۆن گەیشتونەتەم ئاستە و چی کراوە یاخود چیتان کردووە بگەنەوە ئاستە؟ وەکو باسم کە ئەزمموی 25 ساڵمان پێشوتە لە دەرەوەی وڵاتی کوردستان کارمان دەکرد بۆ ئەوەی کە دواتر لە مختبەرمان لێرە کردەوە مقارنەکی بینێ و ئایتمانێک کە دروست دەکرات دەرەوەی وڵات لەگەڵ ئێرەدا بەراوردێکی بینێ و دوانە کە بۆیە بۆمان دەرکەوت ئەو بەرهەمانێکی ئێستا لە هەرێمی کوردستان دروست دەکرێت ڕکابەراتی و دەتوانێت هەمان کوالیتی پێشکەش بکوانێک کە لە دەرەوە هەن و هەروەها ئێمە ئێستا لە دەوڵەتە خەلیجەکانیش کار دەکەین پیلانی ئەوروپاشمان هەیە بۆ ئەوەی داخلی ئەو دوو ناوچەکانتان لە جیا لە هەرێمی کوردستان لەکوێی دیکە لەختان هەیە ئێستا لە کاتی دەستپێکردن یانی لەکردنەوەدا یان لە پرۆگرسدا نەگەشتون بە خاڵی نیایدا لە دەوڵەتە خەلیجەکان و هەروە لە وڵاتە ئەوروپیەکان دەستمان پێکردەوە بەڵام سەرەتا پێشنیان وایە کەوا لە دەوڵەتە خەلیجەکانەوە دەست پێ بکرێت لەوێن دەرستانداردی تایبەت بەخۆیان هەیە کە سامپڵەکانمان بردە مختبەرەکانی وان لە پاش فەحسێک دوای هەفتێک جوابیان گەڕاندەوەکەوە زۆر تەشبیه یەکەن تۆزێک لە ڕووی فیزیایی و گۆڕانکاری هەیە هەندێک تەفاسیل هەیە دەبی بنووسرێ یاخود ئەو زمانێک کە ئەوان مەطلوبە لەوانەیە لێرە ئێمە بە زمانی کوردی یاخود بە عەرەبی چونکە مشتریەکانمانە دوو زمانە زیاتر حاڵی ئەوان پێویستە هەندێک زمانی تر داخل بکەن یاخود هەندێک ڕێکاری تایبەت بەوانە پێویستە داخل بکرێت بەڵام وەکو کیمیاویەکە توانیمانە 1995 لەگەڵ هەمان ڕێکاری وان دەسەرکەوتوو بێتن بۆیە دەڵێن ئەمە لە شارەکانی دیکە لەختان هەیە جگە لە هەولێر؟ بەڵێ ئێمە لە وەکو کارگە ڕئیسی لە شاری هەولێرە بەڵام وەکو بەشی فرۆش و وەکو CRMەکانمان لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان ناوەڕاست و عێراقیشدا بەردەستە. زۆر باشە کاک نژیار ئەو بەرهەمانەی ئەمڕۆ نمایشتان کردبوو بیانیەکانە هاتنە لاتان جاچ خاوەن کۆمپانیا بێت هیچ بیانیەک هاتە لاتان بۆ بەرهەمانەی کە نمایشتان کردووە جا خاوەن کۆمپانیا بێ سەردانی کار بێ یاخود خاوەنی کارگەیەک بێ
سەرنجیان چی بوو لەسەر بەرهەمەکانی ئێوە؟ ڕاستی ئەم پێشانگای دووەلی کە لە هەولێر دەکرێت ئەگرۆپاک بۆ نزیکەی 3 ساڵ پێشتریش کە هەر سەرکەوتوو بوو، بەڵام بۆ نزیکەی 3 ساڵە زۆر بە ستانداردێکی ئەتوانم بڵێم وەکو پێشانگاکانی ئەوروپا یا وڵاتی ئیمارات لە ستانداردی وڵاتانەیە دروستەکرێت. ئەمە پێشانگایانی تەنها خەڵکی عێراقی تیابێ یا تەنها خەڵکی کوردستان و هەولێری تیابێ. ئێمە لێرە زیارەتکاری ئەرمەنی هاتۆ بۆ لامان، ڕووسی هاتۆ بۆ سەردانی ئێوەیان ئەوروپی هاتۆ بەڵێ لەگەڵ ئەوەشیا بەرهەمەکانیشان بینی و بەرهەمەکانیشان بە ئاسی وڵاتانی خۆیان نیشان داوەکە لە ئەینی کوالەتی و بە ستانداردی ئەوانیش دروست دەکرێت کە بەرهەمێکە بتوانن لە وڵاتانی خۆشیاندا هانی بە هەمان کوالەتی بفرۆشێت کە لە کوالەتی و ستانداردی ئەواندا بێت. ینی خراپە خراپتر نەبێت لەوان، بەڵکو ئەگە لە ئەمام ئاسان نەبێ باشتر لە ئاستی وڵاتە پێشکەوتوەکان نابێت. باشە کاک نژێر، ئەو بەرهەمانەی کە لێرەیە جگە لە بەروبوومی خۆراکی باسی پلاستیکمان کرد، باسی پاکێجینمان کرد، هەموو ئەو بابەتانی ئەچێتە چوارچێوەی ئەم کارانەوە. ئەمانە ئێوە لەگەڵ کێیە کۆنتاکتان هەیە؟ واتە لەگەڵ کامە کۆمپانیاتوان پەیوەندی بکەن بۆی کە بەرهەمەکەی ئێوە بتوانن بیگەێنە و ئاستەی کە ستانداردی جیانی بێت؟ بەتەکید بۆ مەسەلەی ئامێرەکانی لە کیسکردن و ئامێرەکانی پاکێژیکردن ئەگەر لە وڵاتەکەی خۆمان دەست نەکەوێت هەوڵەدەین بۆ دڵاوسێکەمە هەیە لەو جۆرە کۆمپانیا هەیە، بەڵام بە ڕێژەیەکی کەم لە بابەتی ئامێرە. باش ئەگەر هەبێت ئێوە ئامادەن پەیوەندیان لەگەڵا بکەن و بەرهەمی ئەوان وەرگرن؟ بە تاکیدی ئێمەگە لە وڵاتەکەی هەموو هەوڵێکمانەوەیە کە جەقینە سەر بەرهەمی ناوخۆ چ جاگە من ئامێرێک لە وڵاتەکەی خۆمان دروست بکرێت و بە کوالەتیشی باشە بێت 100 جار ئەوە بەکارێنم وەک لەوەی کە لە وڵاتێکی تر و لە شوێنێکی تر بیکڕم. باشە کاک نژێر، زۆر جار ئەبینین خەڵک باسەکرێت کە ئەو شیرەی هاورداکرێ ئەو بەروبوو مەسپیایی کە هێنرێ لە ناو هەرێمی کوردستانە لە کوالیتیەکی باشدانی یاخود لە کوالیتی کۆنتترۆل دەرناچێ لە ڕووی تەندروستیەوە باش نییە. ئەو بەرهەمانەی ئێوە کە ئێستای هێنن لە شیری خۆماڵی لە لای جووتیاران و کێڵگەکانی هەرێمی کوردستان وەریەگرن یان هاوردەیەکەن؟ وەکو پرسیارەکەی یەکەمن کە لە کوالەتی بەرهەمی دەرەوەی وڵاتان بەڕاستیەوە لەسەر شخصی تاجرەکە کەوتووە کە خۆی مەسەلە من بچم لە وڵاتی تورکیا هەر بابەتێکی خواردن بێنم مەسەن لە مامەلەکەی ئاڵێ بابەتی باشم هەیە وەسەتم هەیە و هەرزان و خراپیشم هەیە، منەوە کەوێ دەسە ویژدانی خۆم کە ئەو بابەتی لە دەرەوە بیهێنم بیدەم بە خوشک و دایک و برا مناڵی خۆشم. ئەگەر تاڵێن تاجرەگە ویژدانێکی هەبێت و بتوانێکە شەوان بە ئاسوودەی بخەوێت ئەبێ ئەو شتێک کە دەیهێنە بیدا بە ماڵ و مناڵەکەی خۆی و بۆ بەرهەمی شیرەکان ئێمەش بڵێ لە هەر گاوداریمان هەیە لە گاودارەکەی خۆمانەی کڕین مانگاکان و شێوازی بەخێوکردنیان زۆر بە ستانداردێکی بە کوالەتیەکی بەرز و بە ستانداردی هۆڵندی بەخێوکردن کە هەمان کوالەتیە لەگەڵ بەناوبانگترین شیری هۆڵندی بێت لە هەمان کوالەتیایە. ڕاستە چونکە هەڵبەت و کەسانی کە لێرە لەو بەروبوومانە خۆن کە سوکار و خێزانی خۆتانن بۆیە پێویستەکە کە لە ئاستێکی باشا بێ. کاک ئاری، ئەم ساڵ پێشانگاکە زۆر جیاوازە وەکوی بینین کە تەنانەت لە ڕووی شوێنیشەوە زۆر گەورەتر کراوە بۆ هۆی کە زۆرترین کۆمپانیا لێرە ئەمڕۆ هاتوون نمایشی بەرهەمەکانیان کردووە. ئایا هیچ کۆمپانیایە کارگەیە کەسێک هەبوو بێت لەگەڵ ئێوە کە ڕاستە و خۆ بیەوێت پەیوەندیەک دروستکە لەگەڵ ئێوە یاخود چاوەڕێی ئەواکەن؟ ڕاست وەکو سەرەتا دەستخۆشیان لێ دەکەن بەڕاستی کارێکی جیاوازتریان لە ساڵی پار کردووە وەکو سەردانی کرد بەڵێ سەرداری کەر هەبووە بەڵام زۆرینەکان هیناوە ڕاست و خوار و عێراق بووینە چاوەڕوان دەکرین ئینشاڵڵا کەسانی مەسەلەگەر دەروێ وڵاتیش بکرێمە پێشوازیان لێ بکرین ئەگەر بتوانین بگەین بۆنە بکەینە مەرجەکانمان تیانە هەبێ ئەمە تێمانەی بۆنە کارکردن لەگەڵیان جێ دڵخۆشیە بۆ هەردوو تەڕەف ئینشاڵڵا. باشە هەڵبەت هەردووکتان بەو پێیکە سەردانی وڵاتانتان کردووە و ئەزمونێکی گەورەتان هەیە لەو بەرهەمهێنانی کە هەتانە پێشانگاکە لە ئاستێکی نێودەوڵەتی دابینن؟ بەڕاستی دەستخۆشی وەکو پێشتە باسمان دەستخۆشیان دەکەن کارێکی زۆر گورجاویان کردووە
و بەعامیش ئەو کەسانی کە بەڕاستی بە هەندیان وەرگرتووە پێشانگاکە هەموو شوێنەکان مەسەڵەن بە شێوازێکی زۆرێک و پێک دامەزراون و ڕێخستنی خودی دیتێلەکان و کاتەگۆری ناو معرەزەکەش زۆر جوان دەستنیشان کراوە بۆ نمونە کە لە ستەیجی یەکەم داخل دەبی بۆ دیارە دەزانی کە ئایا بەرهەمەکان چین ئایا کە سەردانی پارتێکی تکان شوێنێکی دیکەی ناو معرەزەکەی دەکەی ئاسانکاری زۆری تێدایە ڕاڕەوەکان و کۆریدۆرەکان بەڕاستی توانێت هەڵگرنی حەجمی باشی خەڵکانەیە بەڕاستی جێگای دەستخۆشیە زۆر خۆشە باشە با بینە سەرەوەی کە لە هەرێمی کوردستان تا چەند ژینگەکە لەبارە بۆ کارکردن بۆ ئێوە ماوەیەکی زۆرە ئەزمونتان هەیە کاکژار ئەو پاڵپشتیانەی کە لەلایەن حکوومەتەوە کراوە کە پاڵپشتی با بڵین هەر تاکێک لەم هەرێمی کوردستانە بەکڕینی بەرهەمێکی خۆماڵی بێت تاگاتە حکوومەت چۆن بووە لە ئاستی پێویستدا بووە یاخود ئێوە چاوەڕێی چیەکەن ڕاستی لە ئێستایا ینی هەم حکوومەتی هەرێمی کوردستانیش کە زۆر جەختی قسۆتەوە لەسەر بەرهەمی ناوخۆ و لەگەڵیشا زۆر یارمەتی دەرە بۆ ئەو کارگانەی کە بەیانەیە بەرهەمی خۆماڵی بەین دروست بکەن و لە ناو وڵاتی خۆمانە بفرۆشێ من دەستخۆشییان لە یەکەم و بە ڕێژەیەکی زۆر یارمەتی دەرن بۆ بەرهەمی ناوخۆیەکانی کە لەم وڵاتایە دروست دەکرێت زۆر باشە کاکاری لای ئێوە چۆن بوو ئایا پاڵپشتیەکان ئاسانکاری کار بۆ ئێوە کراوە وەکو ببوورە پێشانگان وەکو کارگە وەکو لەسەر ئاستی گشتی وەکو حکوومەت هەرێمی کوردستان وەکو هەرێمی کوردستان چی کراوە بۆی کە ئێوە ژینگەیەکی لەبارتان هەبێ بۆ بازرگانی کردن بەڕاستی جێ دەستخۆشیە ئێمە کارگەکەمان لە منطقەی پیشەسازی کوشتەپەیە کە خۆشبەختانە لە ئەو ساڵدا هەم پرۆژەی ڕووناکی کارەبای 24 ساعتیمان بۆ هات و هەروە مانگێک دەبێت تقریباً ئاوی منطقەی کوشتەپەش زیاد بەڕاستیەوەنە هەردووکی زۆر زۆر یارمەتی دەری باشی من بووینە چکە کارگەکەمان بەرهەمەکانمان نسبەتی ئاوی زۆری تێدا بەڕاستی ڕۆژانە زەختێکی زۆرمان بۆ دەهات مەجبور دەبین بیکڕین بەڵام ئێستا خۆشبەختانە پرۆژەکە یارمەتی دەرێکی زۆر باشی هەیە ئەوەکە دەگاتە پێش دەرکەی خۆمان لەسەر سارێکی کە ئەرزانتر کە پێشتر بە شێوازی تانکردەمان کڕی و ینی بەعام جێ دەستخۆشیشە پلانێکی تازە حکوومەتەوە بوو کوالیتی بەرهەمەکانیان لە ناو بازارەکاندا زیاتر بەرز کردەوە ئەوەش بە شێوازی ئەوەی بەرهەمانەیەکەوە کوالیتیان مەطلوب نەبوو لە بازاردا یاخود لە خوار ستانداردەوە بوون بەڕاستی زۆرێک لە کارگەکانیان داخست و زیاتر پەریان بەو بەرهەمانە دەکە ستانداردن یاخود کوالیتیان باشترە ئەو دوان ئەو خاڵانە بەڕاستی بۆ ئێمە وەکو کارگە زۆر زۆر یارمەتی دەربووینەوە بوارەکانیان بۆمە ئارسانتر کردووە باشە مادەم ئەم پاڵپشتی و هاوکاریانە هەیە هەندێک بڕیاری حکوومەت هەیە کە تا بزانین تا چەند کاریگەریە بووە لەسەر کارکردنتان وە ئەو بڕیارانش تا چەند لای ئێوە جێبەجێکراوە یەکێک لە بڕیارەکانەوە بوو کا بە دەستی کاری ناوخۆ زیاد بێ لە ناو کارگەکان و کۆمپانیەکان و ئەو ناوەندانی کە بەرهەمهێنەرن ئەمە لای ئێوە لە ئێستا چەند دەستی ناوخۆتان لە چ ئاستێکە بە پێی قراری حکوومەت یاریمی کوردستان و بزانام ڕێژەکە 75 بەرابەر بە 25کەواتە بۆ هەر کەسێکی بیانی پێویستە 3 کەسی کورد کار بکە خۆشبەختانە کارگەکەمان وەکو باسمان کرد محلیە بۆ کە ئەجهیزەکان و ئەو کەسانی کەوا لەوێ ئۆپەراتۆر و یاخود وەرکەرە ئەوانە کوردی خۆمانن تەنها بەشی فەنی هەندێک لە شوێنەکان لەگەڵ مختبەر کەسانی بیانینە بەڵام ڕێژەکەیان لەگەڵ کەسانی ناوخۆمان دەستبەکە لە 105 تێ ناپەڕێ 95% کە ئەوانەی کە لە کارگە کار دەکەن کەسانی هەرێمی کوردستانن و 5% تریاوان کەسانی فەنی و کەسانی مختبەرن ئەوانە کە هەندێکیان لەوانەیە هێشتا مابێ بتوانین کەسی محلی دابێت دانراوە زیاتریشتان هەیە بەڵێ سەرکەوتوو بن بەردەوام بن لای ئێوە چۆنە کاک نژێر لای ئێمەش لە دوایە و خەرارە و لە پێش و خەرارشەوە بە نزیکەی لە 1000 بۆ 1500 مۆزەفمانێ بە هەموو کارەکانەوە و لەو ڕێژەیەوەکو کاگاری وتی سایانەوە پێنج ئێمەش لە نزیکەی 90 بۆ 95% هەموو کارمەندەکانمان کوردی بڵێن لای خۆمان و ئەو ڕێژە کەمەشی کەماوە تایەتی کوردی ناوچەکانی تە کوردی ڕۆژاوایە ڕۆژەڵاتە باکوورە ئەوانەشی کە غێر بڵێن بیانین و لامانی شەوێن هەر کوردن بەڵام ئەوەی کوردی پارچەکانی دیکەی کوردستان ئەوە کێشەنیە موویمە کوردن و لە لای ئێوە کارەکەن ئەزمونیان چۆنە لە کارەکە بیانیەکانیان ئەوانی هەڵبەت کوردەکانەڵێ کوردەکان چۆن کار ئایا گەشت یاخود با بڵێن وای لاتووە کارمەندە کوردەکانی خۆمان پێی وا بە ئەزمون بن لەو کارە پێویستان بە هیچ کارمەندێکی بیانی نەبێت بەڕاستی لە ڕووی ئەزمونەوە
ئەنی خەڵکەیە کە لە دەرەوە ئیشی کردو یا خوێندوێتی ئەزمموی تەواوی وەرگرتووە و ئێمە ئەوەشی کە بڵین ئەزمموی نەبووە خۆمان کەسی بیانیمان هێناوە بۆ مدەیەک مانگێک 2 مانگ فێری هەموو ئەزمونەکانی پێدراوە و دوای کەسەکە ئاگەڕێتەوە کەسە کوردەکەی خۆمان لەسەر کارەکەدامداوە تەنها بۆ فێرکردنەکە کەسی بیانی هاتوێت تاکو شێوازی کارەکەی فێرکە یا خۆ شێوازی وەسپی بەرهەمەکانی فێرکە بەرهەمی بڵێم لە شیرەمەنیەکان باشە لە ڕێگەم پێشانگایانەوە تا چەند دەرفەت دروستە بێ بۆی کە ئێوە بتوانن وەکالەت بدەن بە هەندێک لایەنی دیکە کە لە ناوچەکانی ناوەڕاست و خوار و عێراق بە یاخود هەتا لە دەروی عێراقیش بێ بکرێتەوە ڕاستی وەکو ئەو بابەتە ئەمە ئیسفادەیەکی زۆرمان کردو هەم ساڵی پار و ئەم ساڵەکانی پێشوو بە تایبەتی ژەم ساڵ کە وەکو وەکیل لە ئێمە خۆمان 9 فەرەمان هەیە لە 9 شوێنی 9 شاری عێراقا بەڵام ئەو شوێنانی کە هێشتا خۆمان فەرەماندانە ناوە خەڵکی ئەوێ هاتوون وەکو خواروی عێراق بەسرا بڵین شارە دوورەکانی دیکەی خواروی عێراق خەڵک هاتووە وەکالەتیشمان داوە زۆر باشە کاک ئاری ئەم بابەتە لای ئێوە چۆنایە وەرگرتنی وەکالەتێک بێت یاخو با بڵین بریکارێک بێت لە ناوچەکانی دیکە بۆ ئێوە ئاسانە کارکردن لە ناوچەیەک و لە پارێزگایەکی دیکە بەگشتی ئاسان بۆ چکەستا بەهۆی تەواصلی اجتماعیەوە بەهۆی ئەو سوشیال میدیانێکەوە کاری دێنین و زیاتر ئەو کەسانی لە اختصاصی مەدە کار دەکەن کەسانی دەتوانن کەمترن لە چاو ئەوە شوێنەکانی تردا بۆیە ئاسانتر پێکیان دەگەین ئەو شوێنانی ئەو کەسانی کە لە بەرهەمەکانی مەدە کار دەکەن ئاسانتر یەکتر دەتوانین بیبینەوە بۆیە بەگشتی ئاسان بۆ و پێشانگاکەش بەڕاستی کاریگەری هەبووە چکە لە بەرەوەی کەسێک کە دێ سەردانی پێشانگا دەکا هەدەف و پلانێکی بۆ خۆدانەوە ئایا چ دەکا پێویستی بەچە بە هەمان شێواز ئێمەش دامانەوە زۆرە مشتێک دەتوانین یارمەتی دەرمان بێ دەتوانین لەگەڵ چێ بگەینە دەرانجام دەڵێ بەڕاستی کۆمپلیمنتێکی زۆر زۆر باشە لە بینیمەوە لە بینی ئەو کەسێکە دەوێ بیەوێتێ وەکالەت زۆر باش بەڵێکەم بۆ پۆینتە بگورە ئێمە ئەم پێشانگای دووەلی هەولێر وەکو میتینگ پۆینتێک دووەلیمانداناوە ڕاستی ئێمە کەسمان هەیە کە ئیشمان لەگەڵا کردووە لە ئەمریکا لە ئەوروپا لە وڵاتی زۆر دووری تر لە سریلانکا لە هندستان کە ئێمە توانیمانە هەمویان لێرە کۆ بکەینەوە ئەوانمان بانگێش کردووە لە چەند ڕۆژی داهاتوە میوانی ئەمریکیمان دێ میوانی سریلانکی دێت میوانی ئەوروپی دێ میوانی ئوکرانیمان هەیە خەڵکی زۆر لە وڵاتانی ترمان توانیوە لێرە کۆ بکەینەوە کە بۆ بە میتینگ پۆینتێکی خاڵێکی کۆبوونەوەی نێودەوڵەتی لێرە دروستە ڕاستە زۆر پێم خۆشە لەم ئاستایە هەڵبەت ئەو ئاستەی ئێستای هەرێمی کوردستان لە ڕووی کرانەوەی بەڕووی جیهاندا ئەوە بینین 350 کەم نییە کۆمپانیا بێنە ئێرە جاوەکالەتەکانیان بە یاخود خاوەنەکانیان ڕاستە و خۆ لێرە بێ یان هاتوون ئەوەندە بە دڵێکی فراوان و بە مرتاحی بەرهەمەکانیانم بینی من چون سەیرم کرد تەنانەت هەندێکیان هیچ ناوەندێکیان یە کارگەیەکیان یە بەڵام هاتووە لێرە لە ژینگەی هەرێمی کوردستانە نمایشی بکات بۆی کە بزانن کوردستان چەند کراوەتەوە ینی لەسەر ئاستی عێراقدا پێشانگاکە کراوەتەوە بەڵام هەولێری پایتەخت بۆتە شوێنێکی لەبار و گونجاو بووی ئەمە مانای وایە کە کوردستان هەم لە ڕووی ئەمنیەت و ئاسایشەوە دڵنیایی تەواوی تێدایە و هەروەها جگەلەوەی کە باسیشتان کرد خۆتان شاید حاڵیەوەن کە پاڵپشتی و ئاستانکاری کراوە بۆ بەرهەمی ناوخۆ و چەندین کاری دیکە جا پێم خۆشە هاوکارانم بەیەکەوە ببینین کاک ئاری نژاریە مۆلای جەنابتان لەم کێشەیە ئێوە تووشی چ بربەستێک بوون یاخ با بڵێن ئەو کێشەی کە باسم کرد چەندین جار لەلایەن بەغداوە ڕێگری کراوە لە ساختکردنەوەی بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستانە ئێوە بەر ئەم کێشەیە کەوتون بەڵێ سەرەتا کە کێشەکە ڕوویدا بەڕاستی زیاتر بەم وەکو سیاسی دەیبینین نەک وەکو کێشەیەکی بازرگانی وەکو خۆت باست کرد وەکو سێکتەری خۆمان باز دەکەم چکەمە دەقڵینەوە دەکەین لەو بارانەدا زۆرینەی ئەو بەرهەمە پاکەرەوانەی کەوا لە ناوڕاست و خوارە عێراقدا ئێستا پێشەنگی بازارن یاخود بەرهەمێکی حکومەت ینی لە هەرێمی کوردستانە دەرچووە یاخود ئیستیرادی دەرەوەی ئەوە لە بۆمان دیار دەکاتەوە بەرهەمانەی لەوێن دەرەوێت توانای دروستکردنیان نییە بۆ کوالیتێکی ئەمە دروستی دەکەێت بەڵام بەڕاستی ئەزیەتیاندا ینی بۆ ئێمە کارەکان زەحمەت بوو دواکەوتن هەبوو لە کارەکانماندا بەڵام خۆشبەختانە وەکیلەکان بۆ خۆیان بە ڕێگای تر
توانیان ئەوان بە یارمەتیمیان دەبێت بتوانن لە سونەرەکانی خۆیاندا بە شێوازێکی ئاسانتر ئەو ڕێکارانەی کە پێویستە بکرێتن کەواتەوانش پێویستیان بەمە هەبوو واتە وەکیلەکان لە ناوەڕاست و خواروی عێراق لەگەڵ ئێوەیە هەماهەنگن بەڵام کێیە کە ڕێگری یەکات زیاتر ئەو لە ڕووی سیاسیەوە ئێمە وەکو سیاسی دەیبینین چکە لە بەرەو هەندێک ڕێکار هەیە یاخود هەندێک مەرج هەیە بەسەر ئێمە دەدا سەپێنن بەڕاستی گونجاو نییە دروست نییە خود بە پێی کارەکاندا نیە بۆ نمونە زۆر ئایتم هەیە ئێستا لە دەوڵەتی تر هاوردە دەکرێتن پێویستە لە قەزیە منازیفات و پاکەرەوەدا گرنگی زۆر بە ئاکتیڤ و ئینگریدیاندی ناو پرۆداکتەکە دەکات هەندێک شت مەمنوع ئێمە بەکاری بینین یاخود هەندێک نسبە هەیە ناتوانین کەمتر بەکار بێ ئێمە کە بەرهەمی تر دێنین لە مختبەرەکانمان فەحسی دەکەین هەست پێ دەکەین کەەوە ئەوەی کە وتراوە تەطبیق نەکراوە بۆ هەندێک ئایتم یاخود بۆ هەندێک بەرهەمی هەندێک وڵاتان بۆ ئێمەش یاخود بۆ هەندێک دەوڵەتی تایبەتیش بەکاردێنێ بگرە زۆر ینی لەسەر هەندێکان توندن لەسەر هەندێک لە بەرهەمی وڵاتەکانی تکە نەخێر ئاسانکاری زۆریان بۆ دەکرێت بگرە مەرجەکان تەطبیقیش نەکرێت هەر قبول دەکرێتن زۆر باشە کاک نژار ئێوە تا چەند لەگەڵ ئەم کێشە بەرکەوتنتان هەبوو ڕێگری کراوە لە ساختکردنەوەی بەرهەمەکانتان بە تایبەت ئێوە وەکو کۆمپانیای ئێوە ناوی ئێوە کە بەروبوومی خۆراکیتان هەیە ئەمانە زۆر هەستیارن کاتێکە لە بازگەیەک ڕێگری لێ بکرێ تووشی زەرەر و زیانێکی زۆرە بنەوە چونکە ئەو خۆراکە ناکرێ بمێنێتەوە لەو بازگانە بە تایبەت لە وەرزە جیاوازەکانە ڕاستی ئێمە لەبەرەوەی کە ئیشەکەی ئێمە بابەتی خۆراکیە ینی بڵێم لەوانەیە هەموو مانگێک و جاری وایە هەموو هەفتێک تووشی و کێشانە بینەوە لە بابەتی نردنی ماوەدەکانمان بۆ خواروی عێراق و بۆ ناوەڕاستی عێراقیش جارێک بە مەسەلەی گومرگی بێ جارێک بە مەسەلەی کوالیتی بێ جارێک بە شێوازی تەسجیلی شەریکات بێ لە عێراق ئەنی تا ئێستا بە تەواوەتی بمبڕ نەکراوە بەڵام بۆ کاتی حەلەکرێت مەمودەیەکی کاتی ئەمە حەلەکرێت وایەوە بۆی کە زەخت بخەنە سەر کارگەکانی کورد ناو هەرێم بە بەردەوامی کێشە و مەشاکیلیان بۆ دروست دەکرێت کە هیچ نەوەی مانگێک ڕای بگرێت بۆی بەرهەمەکەی خۆی کە ئەو کوالیتیە نیە و کە خەڵکیش بەدڵی نییە بە زۆر بیفرۆشێ و ساغی کاتەوە لە ناو بازاری خۆیدا لە کاتێکا کە باربەتی ئەوان حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاری کردو کە بە ئاساین داخڵ دەبێت بۆ کوردستان بەڵام بە پێچەوانەوە شتە نەکراوە بۆ کارگەکانی کوردستانە من کە شوێن لە سەر مەسەلەی کوالیتی و شار هەیە لە خواروی عێراق ئاوی شیرینی تیانە و بابەتی شیر کە بۆ لە بابەتی شیرەمەنی دروست بکرێت تۆ ئەو حیوانانەی کە بەخێوەکرێن ئاوەکەی فەرقەکە هەواکەی ژنگەکەی لەوانەی لەبار نەبێت کارگە هەیە لەو شارانەیە دروست کراوە کە بابەتەکەی کوالیتیەکی بەڕاستی زۆر نزمە بەڵام بە زۆر دەیانوێت ساغی بکەنەوە بە ڕێگریکردن لە کارگەکانی هەرێمی کوردستان کە هەمویان و زۆربیان بە کوالەتی زۆر باش دروست دەکرێت و تا ئێستش بە تەواوەتی بمبڕ نەکراوە کێشەیە هەر هەیە و وجودی هەیە ڕاستە باشە بزانین ئاستی بەدەنگەوە هاتنی خەڵکی خۆمان کوردستانیان چۆنە بۆ بەرهەمی ناوخۆ بۆی لێرەوە گەر نایکەن و گلەییان لێ بکەین چۆنن بۆ بەرهەمی ناوخۆ خەڵکی خۆمان واتە بەرهەمەکانی کوردستان لە ناوخۆ خواستی زۆری لەسەریا خود لە ئاست چاوەڕوانی ئێوانیە بەڕاستی بە پێی وەزمونەی کە ئەمە هەیتمان دەکرێت جوگرافیاش کاریگەری هەبێ لەسەری بەڵام خەڵکانە خۆشبەختانە ئێستا زیاتر سیقان بە بەرهەمی ناوخۆیە زۆرێک لە کارگەکان ڕۆمالیان بۆ دەکرێت زۆرێک لە خەڵکەکان سەردانی کارگەکان دەکەن لە نزیکەوە بەرهەمەکانی دەکەن زۆری نێو کەسانێک کە لامان کار دەکەن خزم کەسیان لە دەرەوەیە ئاگاداریان دەکەنەوە کە کاکە بەرهەمەکانمان بۆ شێوازە ڕێکاریشکردنەکان بۆ شێوازەیە ئەو مەرجە سەلامەتیانە هەیە ئەو جۆرە تەکتیکانە بەکاردێتن بۆیە زیاتر لە چاوجاران بەڵێ زیاتر سیقە بە بەرهەمەکان کراوە ئێستاش بەڕاستی وەک باسمان کرد ئەو ڕێکارانەی کە بۆ کوالیتی کۆنتترۆل گرایتەوە بەر کاریمەی زەحمەت کردووە بەڵام باشتری کردووە چکە لەبەرەوە ئێستاندێک ڕێکار هەیە فەرز کراوە لە سەرمان من پێویستم بە کەسی ئەزموندارە دەرەوەی وڵات لە وڵاتە پێشکەوتەکان بیان هینم بێن ئەو ستانداردانەمان بۆ ڕێی بێخەن جا ئەمە بەردەوام بینە سەر ئەو ڕێکارانە بڕێ بۆیە بەگشتی خەڵک ئێستا دەتوانین بڵێن سیقی بە بەرهەمە ناوخۆیەکان هەیە لەوە تێگەیشتووە کەمە توانای دروستکردنی بەرهەمی زۆر ئاسبەرزمانەیە و خۆشبەختانە زۆر کارگەش دەبینین کە لەسەر شێوازی سەردەمیانە لە هەرێ پارچەکانی هەرێمی کوردستاندا هەیە ڕاستە کاک نژیار ئەو خواستەی کە هەیە بۆ بەرهەمەکانی ئێوە لە ناوخۆ چۆنە؟ وەڵاهی لە مەسەلەی خۆراکە
تۆزێک لەیم لێیان هەیە لە چۆنە بێ خەڵک کوردستانیان گوناحیشیان نییە بەڕاستی لە پێشترە لە 5-6 ساڵی پێشوە کە چەند کارگەیەکی کەم و بچووک هەبوون ئەنی ئەو بەرهەمانەی کە دروستیانە کردویان کردووەگە خەڵک تۆزێک نقطەی شێ بێ لەسەر بەرهەمی ناوخۆی وەکو بۆ ئاستەکوالیتیە نەبووە کە بەرهەمە هاوردەکراوەکە لە ئێستا وەکو بە هیچ شێ وەکو ئەم ئێستا نەبووە لە پێشرا هاوردەکە زۆر بە کوالەتی تر بووە بەڵام لە ئێستا ئەو کارگانی کە لە ناوخۆیان هەیە زۆر بە کوالەتی باش و زۆر بە ستانداردێکی عالەمی دروستەکە باشە خەڵکی بەرهەمەکان گرانن بەرهەمی خۆماڵی مەسەلەی گرانیەکە تقریبا نەکەوێتەوە سەر ژینگەی وڵاتەکە ئەنی دەستی کارە بۆ نمونە کێشەی کارەبا بوو کە ئێستا ئەوە چارەسەرکراوە بە بۆنەی پرۆژێ ڕووناکیەوە بەرهەمەکانی وەکو سوتەمەنی بێ بەڵام ئەوانش ڕێژەیەکی وان نییە کە تقریبا لە ئێستا نزیک بۆتەوە لە بەرهەمەکانی دەرەوەکە هاورداکرێت ئەوە زۆر باشە هیوادارین ئێوە زەرمەند نەبن باسی پرۆژێ ڕووناکیت کرد تا چەند سوودمەند بوون لەم پرۆژەیە بۆ کارگەکانتان لە ڕووی کارەباوە کرێکەوە چۆن بۆیەوە بەڕاستیمە وەکو کارگەکان و وەکو بڵێن مەخازنەکانیش زۆر ئیسفادەمان لێ کردووە و کە پێشەوەی ئەم پرۆژەیە بکرێ بەتەما بووین بڵێن پارێکی زۆر سەر بکەین بۆ تاقی شەمسی بۆ تاقە شەمسەکان بەڵام کە ئەم پرۆژەیەمان بیست و زانیمان بڕێوە یەتە ناویەوە وەستانمان و ئێستا زۆر دڵخۆشی لەگەڵ پرۆژەی ڕووناکیە حەزەکەم پێم بڵێ ئەو ڕەپارەی کە ئێستاییان بۆ کری یاخود با بڵێم وەکو کری کارەبا بەراورد بەوەی پێشووتر چەند فەرقی کردووە چەندێک جیاوازە بە دەقیقی ناتوانم ژمارەیەک پێ بڵێم لەبەرەوەی ئێمە یەک شوێن نییە نزیکی لە 12 شارە شوێنمان فەرمان هەیە و کە لە هەر شوێنەکەەوە بەنەوەک بەکاردێ شوێن لە هەندێک شارە کار بڵین بەشەکەمان بچکۆلەترە وەک لە هەولێر لە سلێمانی لە دۆی لە کەرکووت لاوەکانی تر گەورەترە بە دەقیقی ناتوانم ژمارەی بڵێم بەڵام کەمترە لەوەی کە زۆر کەمترە لەوەی کە پێشووس ئەماندا زۆر باشە ئەتوانین بڵین کاریگەریە بێت لەسەر ئاستی بەرهەمێنانتان لەسەر تێچووی بەرهەمەکانتان ئەکی دەگە من پێشتر دەگەل لە کارگەیەکە دوو شەفت ئیشم کردبێت لەبەرەوەی نەمویستۆ مەسرەفی زیادە بکەم بۆ سوتەمەنی زیاتر بەکاربێنم لە ئێستا من کارگەکەم هەر سێ شەفت ئیشی تیاکرێت لەبەرەوەی کارەباکە 24 ساعتی هەیە و ترسم لەوە نییە کە سوتەمەنی پارەکەی زیاد بکە ببڕێ نەمێنێ و کێشانەمان هەبێت باشە کاک ئاری ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان چی دیکەی پێویستە تا سەدان لەم پێشانگایانە ساڵانە ببینین و بکرێتەوە و سەدان بەرهەمی زیاترمان هەبێت خۆشبەختانە حکوومەتی هەرێمی کوردستان زۆرێک لە کێشە ڕئیسیەکان وەکو کارەبا و ئای بۆ مەعیلاج کردە وەکو منتیقە پێشەسازێک کە لێنە ئەگەر بێت و ڕێگا و بانەکەمان بۆ باشتر بێ وەلو کراوە لە ناو ڕاستی شاردا بەڵام لە منتیقە سناعەکان بەگشتی باز دەکەم تۆزێک کێشەی ڕێگا و بانەکەم پرۆژە نوێیەکانی حکوومەتە دڵنیا بەڵێ باس کراوە لە هەوڵدان تۆزێک پەلە بکرێ باشە شتێکی تریش هەیە بەڕاستی ئەگەر حکوومەت بتوانێت خەمی لێ بخوات کار ئاسانێکی زۆر بۆ هەموو خاوەن کارەکان دەکا ئێمە زیاتر لە چڕویەکەوە پێیسمان بەدەستی دەرەکی دەبێتن ئەویشیان کەسانی ئەزموندارە لە بابەتی فەنیدا خۆ لە بابەتی تەکنیکاڵدا کولیە و محەدی باشمان هەیە بەڵام ئەو شتانەی کە پێشنیار دەکرێت مەخصوص نییە بەو شتێک کە تو کارێ دەکەیت بۆ منە کارەبا بە شێوەیەکی عام دەخوێنرێ بەڵام شاید کارەبای بەشی کارگە فەرقی هەیە لەگەڵ ئەو شوێنەکانی ترداوەکوی ماڵەکاندا واتە پێویستان بە دەستی کارێکی بەتوانە و کارامە و لێهاتووە لە بوارە جیاوازەکانە بەڵێ دروستکردن یان یاخود کەسانی زیرەک نەک هەرێکە هەر کارخانەیەک بۆ خۆی شخصێک یاخود مهندسێک لە دەرەوە بینی یارمەتی بدا پێویستمان هەندێک پێگەی خوێندن هەندێک شوێنی فێرکردن یاخود تەدریبدان هەبێ کەسانی ئەزموندار لە بابەتە گشتەکان لە بابەتی مەسانێ بێ لە بابەتی بینایەت و کۆنستراکشن بێ کە ئەزموندار بن بۆی بتوانن خەڵک خول وەرگری گەنجەکانی خۆمان چۆنن بۆ کارکردن زۆر باش بەڵام هەندێک کێشیان هەیە یەک لەو کێشانە نوێن ناتوانم
مەجالیان زۆر نییە بۆی فێر ببن دووبارەمان کێشەکەەوە ئەو کەسانێکەوە تەکنیکال یاخود فەنی کارەکە دەزانن ئەوانە مەجای بەرەو پێشچوونیان هەیە پێشکەوتنیان هەیە سبەی بوون بەوەکو پرۆمۆشنیان هەیە ئەوانەی کەسانی دیکەنا تا ئاستێک دەمینەوە بۆیە زۆر تموحیان پێ نادرێت تموحەکەشەوەیە ئۆپشناتیان زۆر لە پێشنیە ئەگەر پێمان ینی خۆمان هەوڵمان داوە ستا بۆ نمونە بە شێوەیەکی بەردەوام ساڵانە جارێک کۆرسات دەکرێتەوە بۆ ئەو کەسانێکەوە حەز دەکەن لە پۆزیشنێک بۆ پۆزیشنێک مەسەلەن کارگەرێکی ئاسایە بەپێ ئەو پۆزیشنێکە دامەزراوە 6 مانگ دەرفەتی پێدەدرێت کە ئایا حەز دەکەی ببی بە ئۆپراتۆری جیازەکەوی کە جیازەکەیش پێ دەکا یاخۆتانە لای ئێوە هەیە بۆ خۆمان بڵێ بۆ کارەکەمان چکەمە پێویستمان پێ دەبێت باشە کاگاری خۆتۆ لە سەرەتاوە بە زەحمەتیەک گەیشتی بەم ئاستە پێم وانییە هەر کەسێک گەشت بێ بەم ئاستی بتوانێت کارگێڕی کۆمپانیایە کارگەیەکی گەورە بکرێت دەدەست نوێنەری شوێنێکی تایبەت و گرنگ بێت بە ئاسانی پێیگەیشت بێت بە زەحمەتێکی زۆر ئاگەیشتووی چی بە گەنجی ئێستاڵی بۆی کە بتوانن بگەنە و ئاستە بەڵێ ڕاستی بۆەوەی بگەی بۆ ئامانجە دەدەتەوێت پێویستە زۆر شت بەلا برێ پێویستە حسابی وی نەکەم من کاتێکی تەرخان کراوم هەیە بۆی بکەم خۆم ئێستا هەم کار دەکەم زیاتر لە 6 ساڵ من بەڕێوەبەری جیبەجیکاری کۆمپانیاکەم لەگەڵ کارکردنەکەمدا من خوێندکاریشم دیراسەکەشم تۆزێک دوورە لە بەشەکەی خۆمەوە بەڵام ئۆپشنەکات و تموحی خۆم بۆ کاری پاکەرەوەی بەڕاستی یارمەتی داوم لا یازالیش هەم دەخوێنم هەمیش کار دەکەم بەڵام تموحی من ئەوەیە ببینم کارگەکەمان ڕۆژێک لە ڕۆژان سەرکەوتوترینی هەمی عێراق هەمی شەوقڵاو سەد و بگرە جیهانیشە بۆیە وەک باسم کرد پلانەکانمان ئەوەیە هەم لە خەلیج و هەم لە ئەوروپا تازە لە پیلانی پرۆگرستان لە ساڵی 2026 تا ئیشەڵا ناوی بەرهەمە کوردەکانی خۆمان کۆلێکس لەو دوو دەوڵەتانە دەست پێ بکەین و بکەوینە سەرکاری ئینشاڵڵا سپاس ژیان بگورە تۆ حەزەکەم پێمان بڵێ وەکو کۆمپانیا نوێنەری ئەو کۆمپانیا گەورەیە پلانتان چییە و پەیامیشتان چییە؟ وەکو کۆمپانیای سەفرە بەڕاستی پلانی ئێمە ئەوەیە کە وەکو وتم لە ئەوڵەوە ئێمە چەندین بەرهەممان هەیە کە هاوردەیەکی لە دەرەوەی وڵات لەبەروی هەندێک شت هەیە کە لەم وڵاتەیە بە بۆنی ژینگەی وڵاتەکە دروست نایە بۆ نمونە چایە هەندێک نوعی برنجە هەندێک بابەتی ترە کە لەم وڵاتەیە دروست نابێ و دروست نەبووە بەڵام پلانی ئێمە هەیە کە پلانی ئەومان هەیە کە ئەوەی بتوانین زۆرینەی ئەو بابەتانی کە بە هاوردەکراوی لەم وڵاتەیە هەیە خۆمان بتوانین بە بەرهەمی ناوخۆی دروستی بکەین و پەیامیشم تەنها دەستخۆشیە و هیچی چی بە گەنجەکانەڵێ کە وەک خۆتن گەیشتون بۆم ئاستەیان ئەیانەوێت کاریان هەبێت دەرفەتی کار ئاسانە لە هەرێمی کوردستان؟ وڵاهی دەرفەتی کار ئەگەر کەسەکە خۆی لێ هاتوو بێ ئیشکەر بێ هەوڵی بۆ بات ئەگا بە هەموو شتانێکە پێویستێت دەرفەت هەیە کەواتە دەرفەت هەیە بەڵێ پێم خۆشە سەرکەوتوو بن بە هیواین کە خەرمانتان پڕبەرەکەت بێت سەرکەوتوو بن و هەمیشە لە ئاستی جیهانیدا بەرهەمەکانتان بەرهەمی کوردستانیان کارگەکان کە لە کوردستانە کارەکەن و نمونەی ئێوەش زۆر بێ زۆر خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵمان بوون زۆر بەخێر هاتن بەڵێ ئەمڕۆ بە شێوەیەکی جیاوازتر هەواڵابوووریەکانمان پێشکەشکردن تایبەتمان کرد بە پێشانگەی ئاگرۆپاک لە پێشانگەی نەودەوڵەتی هەولێر کە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوامە بێت لە 20 وڵاتی جیهانیەوە 200 و ببورن 300 و نزیکەی 50 کۆمپانیا هاتوونەتە ناو ئەم پێشانگای و بەرهەمەکانیان نمایشەکەن و لە نزیکەوە مامەڵەی بازرگانیەکەن و هەروەها پەیوەندی بازرگانی و ڕێکەوتن لەگەڵ کۆمپانیا جیهانەکانی دیکەکەن و ئەو بەرهەمانەی کە پێویستەکە ئاڵگۆڕی بازرگانی جا لە ڕووی کشتتوکاڵی و پیشەسازی و هەروەها پاکێجین و پلاستیک ئەمانە هەمویان پێویستیەکی لە ئاستێکی جیهانیدان و چەندین کۆمپانیای کوردستان